ئێران لە سەردەمی دوای شەڕدا ئەگەری زۆرە کە دانوستانەکانی ئیسلاماباد لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دوای شکستێنانی خولی یەکەم جارێکی دیکە دەست پێ بکاتەوە. لەم خولەدا و ڕەنگە لە یەک دوو خولی داهاتووشدا ڕژیمی ئێران بەکردەوە ڕوبەڕووی سێ سناریۆی سەرەکی دەبێتەوە. یەکەم گەیشتن بە ڕێککەوتنێکە لە ناوخۆی ئێراندا وەک ڕێککەوتنیەکی ئابرومەندانە بەرچاو بکەوێت و لە ئەمریکاش بتوانرێت وەک نیشانەیەک لە سەرکەوتنی سیاسی لە قەڵەم بدرێت. دووەم گەڕانەوە بۆ شەڕ بەو دەرهاویشتانەی کە پانتایی و قوڵاییەکەی بە ئاسانی پێشبینی ناکرێت و سێهەم بەردەوامی دۆخی داخورانی نەشەڕ نەئاشتی هاوکات لەگەڵ بەردەوامبوونی گوشارە سیاسی و ئابوووریەکان و درێژەدان بە سیاسەتی گەمارۆ هەرە توندەکانی ترامپ. بە هەموو ئەمانەشەوە داهاتووی سیاسی ئێران تەنیا لە چوارچێوەی ئەم دانوستانانەدا شیاوی تێگەیشتن نییە، بەڵکو کێشە سەرێکیەکە ئەوەیەکە بەبێ لە بەرچاوگرتنی ئەنجامی گفتوگۆکان لە ناو خودی کۆمەڵگە و لە ناو پێکاتەی دەسەڵاتی ئێراندا چ گۆڕانکاریەک لە حاڵی شکڵگرتندایە. ئێرانی دوای شەڕ بەرهەمی دوو ڕەوتی هاوکات دەبێت: دووبارە ڕێخستنەوەی دەسەڵات لەسەرەوەی حاکمیەت و بنیادنانەوەی توانایی و پۆتانسیێلی کۆمەڵایەتی لە خوارەوە. سەبارەت بە ڕەوتی یەکەم لە وتارێکی مەنهام مەرهاوی، مامۆستایەکی زانکۆی ئۆرشەلیم کە ڕێکەوتی 16 ئاوریلی 2026 لە گۆڤاری فارین پالیسیدا بڵاوکراوەتەوە، ئاماژە بە چەند خاڵێکی گرنگ سەبارەت بە دووبارە ڕێخستنەوەی دەسەڵات لە لووتکەی حاکمیەتدا کراوە. نووسەر لەم وتارەدا دەڵێت کە ئێران لە سیستمێکی ئاخوندیەوە بەرەو سیستمێکی ئەمنیەتی نظامی لە حاڵی هەنگاوناندایە. بە بڕوای ناوبراو ئەم وەرچەرخانە تەنها بەرهەمی شەڕەکانی ئەم دواییە نییە، بەڵکو ئەنجامی ڕەوتێکی چەندەیەکە لەسەر بەستێنی شەڕ، سەرکوتی ناڕزایەتیەکان، کۆنتڕۆلی ڕێفۆرمەکان و گەشەی بەشێنەیی هەژموونی سوپای پاسداران لە بوارە سیاسی، ئەمنیەتی و ئابوووریەکاندا دروست بووە. مەرهاوی محەممەد باخر زولقەدر وەک هێمای ئەم گۆڕانکاریە دەبینێت، کەسایەتیەکی کە نە لە ڕێگەی چێبەرچەی هەڵبژاردن و نە لە ڕێگەی سیاسەتکردنی باوەوە، بەڵکو لە هەناوی سوپای پاسداران دامەزراوە هەواڵگریەکان و میکانیزمە سەختەکانی دەسەڵات لە پشت پەردەوە سەری هەڵداوە. لە ڕوانگەی ئەم شیکاریەوە ئەگەر سوپا لە خۆناغێکدا تەنها سنوورەکانی دەسەڵاتی سیاسی داری دەکرد، ئێستا خۆی بووەتە یەکێک لە ناوەندە سەرێکیەکانی فەرمانڕەوایی. ڕۆحانیەت هێشتا لە ئاستی هێمایی زمانی و ئایدۆلۆژیدا بوونی هەیە، بەڵام ڕۆڵی ڕاستەقینەی لە بڕیاردان و بڕیار سازیدا کەم بۆتەوە و ناوەندی دەسەڵات گواستراوەتەوە بۆ ناو تۆڕە ئەمنیەتیەکان. ئەم هەڵسەنگاندنە لە هێڵە سەرەکیەکانیدا لەگەڵ ڕەوتەکانی چەند ساڵی ڕابردوودا دەگونجێت. ئەمڕۆ لە کۆماری ئیسلامیدا هەرچەندە زمانی فەرمی هێشتا مەشروعیەتی ئاینیە، بەڵام لۆژیکی بەکردەوەی بەڕێوەبردننی وڵات زیاتر لە ڕابردوو بابەتە ئەمنیەکان، کۆنتڕۆڵکردنی کۆمەڵایەتی، بەرگرتن بە قەیرانەکان و هەوڵدان بۆ مانەوە پەیڕەو دەکات. بەواتایش ڕوونتر، ئەگەر ڕۆحانیەت هێشتا وتەبێژی نەزمی فەرمیە، بەڵام لە کردەوەدا ئەوە دامەزراوە ئەمنیەکانن کە ڕۆڵی یەکلاکەرەوەیان لە دیاریکردنی ڕێڕەوەی ڕاستەقینەی کۆماری ئیسلامیدا هەیە. بێگومان نابێت ئەم وێنەیە بە شێوەیەکی ڕەها و بەبێ ئاڵۆزی ببیندرێت. پێکاتەی دەسەڵات لە ئێراندا هێشتا خاوەنی چین و توێژی جۆراوجۆر، چێبڕچەی ناوخۆیی و هاوسەنگیەکی لەرزۆکە لە نێوان ڕۆحانیەت، بیروکراسی، هێزە سەربازیەکان، دامەزراوە دەستنیشانکراوەکان و میکانیزمە سنووردارەکانی هەڵبژاردن. لەگەڵ ئەوەشدا ئاراستەی گشتی گۆڕانکاریەکە بەتایبەت لە بارودۆخی قەیرانیدا بەڕوونی بەرەو چڕبوونەوەی هەرچی زیاتری دەسەڵات لە دەستی پێکاتە ئەمنیەتەکاندا دەڕوات. یەکێک لە خاڵەگرنگەکانی وتارەکەی فارین پالیسی ئەوەیە کە مەرز نییە پەرەسەندنی گوشاری دەرەکی ببێتە هۆی چاکسازی ناوخۆیی. بە پێچەوانەوە لە زۆر حاڵەتدا هەڕەشەی دەرەکی دەبێتە هۆی بەهێزکردنی ئەو دامەزراوانەی کە بەرژەوەندی و بوونی خۆیان لە لۆژیکی کۆنتڕۆڵی زۆرملەی بەرفراوانتردا پێناسە دەکەن.
ئەزمموی چەندەیە ڕابردووش نیشانی داوەکە هەر کاتێک گوشاری دەرەکی زیاتر بووە دەستی دامەزراوە ئەمنیەکان بۆ دەست بە سەرداگرتنی زیاتری کاروبارەکان وڵاتر بووە. لەسەر ئەم بنەمایە ئەگەر دانوستانەکانی ئیسلاماباد نەگاتە ئەنجام و ئەم دۆخە بە هەڵپسەردراوی هەروە بەردەوام بێت گونجاوترین دەرهاویشتە سیاسەکەی بریتی دەبێت لە چەسپاندنی زیاتری پێگەی لایەنی ئەمنیەتی تەنانەت لە ئەگەری گەیشتن بەڕێکەوتنیشدا بە وتەی نووسری ئەم وتارە لە باشترین حاڵەتدا شێوازی بەکارهێنانی دەسەڵات ڕەنگە نەرمتر تونتر یان ئاڵۆزتر بێت بەڵام ئەسڵی چڕبوونەوە و تەرکیزی ئەمنی بە ئاسانی ناگۆڕدرێت. بە هەموو ئەمانەشەوە داهاتووی ئێران تەنها لە ڕوانگەی گۆڕانکاریەکانی ناو دەسەڵاتەوە لێک نادرێتەوە بەڵکو ئەزمموی خەباتە کۆمەڵایەتی و سیاسەکان لە چەندەی ڕابردوودا بەڕوونی نیشانی داوەکە کۆمەڵگەی ئێران لە خوارەوە نەبێدەنگە و نە بە ئاسانی دەچێتە ژێرباری تەرح و پلانەکانی سەرەوە. هیچ پلانێکی کە لە ئاستە باڵاکانی دەسەڵاتدا لەلایەن فەرماندە نوێیەکان بەڕێوەبەرە ئەمنیەتیەکان یان بیرۆکراتەکانی قەیرانەوە دادەڕێژرێت ناتوانێت بەبێ بەرهەڵستی کۆمەڵایەتی و بەبێ تێچوو بەسەر کۆمەڵگەدا بسەپێندرێت. کۆمەڵگەی ئێران بەکردەوە فێر بووەکە نەگوشاری دەرەکی ڕێگەی ئازادی دەکاتەوە و نە درزە ناوخۆیەکانی حکوومەت خۆی لە خۆیدا دەبنە هۆی ڕزگاری. ئەگەر ئاسۆیشی گۆڕانکاری بوونی هەبێت ئەم ئاسۆیە بەر لە هەر شتێک بەستراوەتەوە بە بنیاتنانەوەی توانای کۆمەڵایەتی خۆڕێخستن لە خوارەوە و لێک هەڵپێکرانەوەی ویست و داخوازیە پرش و بڵاوەکان لە قاڵبێکی ڕوونتر و گشتگیرتردا. کۆتایی هاتنی شەڕ یان تەنانەت کەمبوونەوەی ترس و دڵڕاوچەی سەرچاوەگرتوو لە ئەگەری دەستپێکردنەوەی دەتوانێت دەرفەتێکی لەو شێوەیە بڕەخسێنێت. کۆمەڵگەیەکی کە لەژێر سێبەری شەڕدا ناچار بووە بەشێک لە ویست و داخوازیەکانی خۆی هەڵپەسێنێت لە سەردەمی دوای شەڕدا دەرفەتی ئەوەی دەبێت کە هەناسەیەکی نوێ هەڵبشێشێت پێداچوونەوە بە ئەزمونەکانی خۆیدا بکات و خۆی بۆ خولێکی نوێ لە بزاوە کۆمەڵایەتی و سیاسەکان ئامادە بکات. لەم فەزایەدا ویست و داخوازیەکانی وەک نان، کار، ئازادی جارێکی دیکە دەتوانن ببنە هەوێنی پێکهاتنی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان. قەیرانی بژێوی ژیان، ناسەخامگیری پیشەیی، هەژاری، داخوران و لاوازبوونی چینی مامناوەند، هەڵاواردنە پێکاتەییەکان، قەیرانی ژینگە، ناڕزایەتیەکانی تایبەت بە نەوەکان و پرسی ماف و ئازادیە مەدەنیەکان هیچ کام لەمانە بە کۆتایی هاتنی شەڕ لەناو ناچن. بە پێچەوانەوە ئەوەی لە کاتی شەڕ و بارودۆخی نائاساییدا بە شێوەیەکی کاتی پەراوێز دەخرێت لە سەردەمی پاش شەڕدا بە بەهێزتر لە ڕابردوو دەگەڕێتەوە. سەردەمی دوای شەڕ لە هەمان کاتدا سەردەمی پێناسەکردنەوەی متمانەی سیاسی هێزەکانیشە. لە وەرچەرخانە مێژووییەکاندا کۆمەڵگە وردە وردە لە ئاستی دروشمە گشتیەکان تێدەپەڕێت و دەگاتە داواکاریەکی بابەتیانەتر سەبارەت بە حیزب و هەڵسوراوە سیاسیەکان. ئەم پرسیارانە دێنە ئاراوەکە چێبوون ئەوانەی لە ناوجەرگەی شەڕدا ئازاری خەڵکیان بینی و چێبوون ئەوانەی بوونە دیلی حیساباتی دەسەڵات، تەماحی سیاسی یان وەهم و خۆشباوەڕیەکانی خۆیان. چ هێزگەلێک خۆیان لەگەڵ بەردەوامی شەڕ و قوڵبوونەوەی هەرچی زیاتری وێرانکاریەکان گونجاند و چ هێزگەلێک هەوڵیاندا بۆ ئەوەی ڕزگاری کۆمەڵگە و بەرژەوەندی زۆرینەی خەڵک بکەنە ئەولێوێتی سەرەکی خۆیان. لەو ڕوانگەیەوە کۆتایی هاتنی شەڕ ساتەوەختێکی یەکلاکەرەوەیە بۆ پێوانەکردنی مەشروعیەتە سیاسیەکانیش. ئەو ڕەوتانەی کە بەبێ کەمترین سەرنجدان بە دەرهاویشتە مرۆیی کۆمەڵایەتی و ئابوووریەکانی شەڕ پێشوازیان لێکردووە و یان لە بەرامبەر وێرانبوونی کۆمەڵگەدا بێدەنجیان هەڵبژاردووە بە ناچاری لەگەڵ لاوازبوون و داخورانی متمانەی خۆیان بەرەو دەبنەوە. لە بەرامبەردا ئەو هێزانەی کە توانیویانە سنووری خۆیان هەم لەگەڵ شەڕ و هەم لەگەڵ ئەو نەزمەی شەڕ بەرهەم دەهێنێت دیاری بکەن و هاوکات باس لە بنیاتنانەوەی ژیانی کۆمەڵایەتی کەمکردنەوەی ڕەنج و ئازاری گشتی و زیندووکردنەوەی هیوای بە کۆمەڵ بکەن
تواناییەکی زیاتریان دەبێت بۆ بینینی ڕۆڵ و دانانی کاریگەری لە داهاتوودا. لەسەر ئەم بنەمایە ئەگەری هەیە ئێران لە سەردەمی دوای شەڕدا لەگەڵ دوو ڕەوتی دژ بە یەک بەڵام هاوکاتدا بەرەوڕوو بێتەوە. لەلایەکەوە بەهێزتربوونی مەیلی چڕبوونەوە و تەرکیزی ئەمنی دەسەڵات لەسەرەوە و لەلایەکی دیکەوە گەڕانەوەی بەشێنەیی کۆمەڵگە بۆ مەیدانی داواکاری، ناڕەزایەتی و خۆڕێخستن لە خوارەوە. ئەگەر ڕێکەوتنێک لە نێوان ئێران و ئەمریکادا بێتە ئاراوە، ئەم ململانەیە بە شێوەیەکی هێمنانەتر بەڵام بە ڕیشەی تر لە جاران خۆی نیشان دەدات و ئەگەریش ڕێککەوتنێک لە ئارادانە بێت، هەر ئەم کەلێنە لەسەر بەستێنی گوشاری ئابووری و داخورانی کۆمەڵایەتی دەتوانێت ببێتە هۆی سەرهەڵدانی کۆمەڵێک قەیرانی نوێتر.